بەناوی هەموو جوتیارانی گوندی ئاشۆکان کە زەویەکانمان بەبەر پرۆژەی هەپیستی دەکەوێت داواکاریەکانمان ئاراستەی هەر سێ سەرۆکایەتی هەرێم و لایانی پەیوەندیدار دەکەین کە لە چەند خاڵێکی خوارەوە خۆی دەبینێتەوە. یەکەم قەرەبوو بکرێنەوە بە ڕێژەی 12 بۆ ملک و 3 بۆ گرێبەست بە هیچ شێوەیەک لەو ڕێژە کەمتر ئەمە ڕازی نابین و ئەو لێژنەیە کە پێچیان هێناوە لە دوای کورسەکانەوە خەملاندنیان کردێ بێ ئەوەی لە معاناتی جوتیار تێبگەن ئەمە بە هیچ شێوەیەک ڕازی نینە بە بڕیاری ئەو لێژنەی لە 12 کەمتر لە بۆ ملک و لە 3 لە بۆ گرێبەست بە هیچ شێوەیەک کەمتر ڕازی نابین. خاڵی دوم ئەوەیە کە ئێمە لە ئێستادا هەمومان بێکار بووینە ئەو سارەکە زەویەکانی کشتتوکاڵی هیچ نەهات بوو سەرەرای ئەوەش نەمانتوانی سوود لە بەرهەمی هاوینش ببینین لەبەر ئەو پرۆژەیە داواکارین گەنجەکانمان بێخنێ سەرکار ئێمە لەمە دواییشی کشتتوکاڵی ناکەین چکە زەویەکانمان دەڕوە کشتتوکال نامینێ ئێمە چ ئیشەک بکەین